دەمە نایڵێ لە 2 مناڵ زیاتری بێت ئەڵێ تێکەچم ورک پەیا ئەکەم سنگم تێکەچێت خۆم بە دیار مناڵەوە پیر ناکەم مناڵ بۆ کێ بەخێوکەم کێ پێیەزانێت پیاو پێیەزانێت وەڵا گاڵتەت نییە کور هەر شیرش نادا بە مناڵ بە قورعان زەمانێکە ئەها چۆن یارانی ئەشقابکە کە بە خەبەر هاتن خەڵکیان بینی داوایان کرد خوای گەورە بیان برێنێ تەواو ژیان بەجێ بیاڵم ژیان ئاوای لە دنیا بکەن من وا ئەزانم ئەوەی کە 20 ساڵ پێش ئێستا مردووە 30 ساڵ پێش ئێستا مردووە ئەگەر ئێستا زینی بکەیتەوە ئێستا زین و بێتەوە ئەم وەزع ببینێ داوای مردن ئەکاتەوە وەزع زۆر گۆڕاوە ئێستا ژن بە تەبیعی مناڵی نابێت لە 100 باوەڕ ناکەم لە 100 دەی لە 120 مەگەر بە تەبیعی 180 هەمووی خۆی کاتە ژێر عەمەلیاتەوە ئیتر ئەم عەمەلیاتە ئافرەتەیەتیایە ئەمرێت ئافرەتەیە سەقەت ئەبێت عملیات خۆ گاڵتە نییە 3 پۆرکی سکت باشە 3 پێستی سکت هەڵە چڵن ئاوا چۆن گوێنیەک ئاوا سەرەکەی ئەەکەیتەوە بەو شێوازە ئاوا ڕای ئەکێشن ئەو پۆرکی سکت هەر هەمووی دەرەکەنە دەرەوە 3 پۆرک 3 پێست ئەبڕن بە چەقۆ ئەنجا ئەو مناڵە دەرەکەن ئەڵێ بەس بۆ ئەوەی ئازاری ژان نەبینم بەس بۆ ئەوەی ئازاری ژان نەبینم ئەنجا دوای ئەوە پیاوەکە بەخوا شیرم نییە بڕۆ شیری بۆ بێنە اینجا پێش ئەوەش لە ئینتەرنێت سێرچی کردووە لەم لاولا پرسیاری کردو باشترین شیر بۆ مناڵ کامەیە کە نزیک بێ لە شیری دایکەوە ئەڵێن شیری فلانە شوێن فلانە شیرش هەر قوتوێکی بە 38,000 ئەم پیاوە داماوە نانەوایە تەکسی پێیە مۆزەفە مامۆسایە هەموو موچەکەی ملیۆنیە نییە ئیتر ئەم پیاوە ئەبێتە فلیم بەدەست ئەم ژنەوە ئیتر ئەم مناڵە ڕۆژی وا هەیە دایبیکی تەواو سەرفەکات سکچوونە دوو لە ڕووی جەنابتانی تر مناڵ وا هەیە ئەو ڕۆژە یەک دنیا دایبیوێت دایبی بۆ بکڕە ئەنجاوەرە شیری بۆ بکڕە ئەنجاوەرە ژووری تایبەتی بۆ دابنیە ئەنجاوەرە کاکە کاتێ ساڵی لە دایکبوونی هاتووەرە کرد قوربان وەڵڵاهی جاکوری سار ڕەنگە بەوەش یعنی بە متەخەلیف و بێعەقلیش لە قەڵەمت دەنگاڵتەت نییە والله يعني سار ڕۆژەکەی ئاوای لێهاتوە کە نەسیحەتی خەڵک ناکەی بابا من کچەکەم لە یەکی یەک لە دایک بووە